وبعد لو سي روج جيجن كوا اما وكو كارمداني هاتو سو او سي روج جيجن كوا ببه هیچ شيء هیچ گرفتێک کە داوامەکی خۆمان بڕێەوە برد ئێمە خۆشی خەڵکمان دەوێتن حەزمان لێیە کە خەڵک بە خۆشی و باشی و سەلامەتی بژین ناو ماڵەکانی خۆیان و هەروە لە زادەکانیش. جژنێکی ئاسایی وەکو جژنەکانی تر جژنێکی خۆش بوو بێ چێشە بوو ڕووداویشمان لەخوا بە زیادی زۆر کەم بوو. ئێمە وەکو تەواوی خەڵکی کوردستان جژنی خۆمان کرد بەڵام لە ئەرک و وازبە. ئێمەش وەکو هاوڵاتیان جژنی خۆمان کرد بەڵام ئێمە لە کاتیارێکدا بووین لە خزمەتکردنی هاوڵاتیاندا بووین و دەمانوێژ لێرەدا سوپاسی هێزەکانی پێشمەرگە بکەین. داوە لە حکومەتە هەرێما کوردستانێکەین یعنی هاوکاریان مە بکەن سیاحەتێ ئەوکەن بۆمە فندق و تشتە یعنی زووترین ئەو شارع و تشتێمە ئەوکەتن وەلەو قەیرانیشە بەس حەزەکەین یعنی سیاحەت گەلک ئەوە بۆ کوردستانێ یعنی خەڵکی باشوور و هەمێ ئەوە تێرە کوردستان یان تێنە دەفمە و عالەمی گەلک پێخۆشەویکی تێتە کوردستانێ بەس حەزەکەین هاوکاریەکە باش بۆ سیاحەتێ بکەن. لازم يتوسع هذا المكان، من يتوسع ياخذ عدد اكثر. هسه يجون كل الجروبات من بغداد يجي ساعه لانه مكان قصير ويطلع، بينما اذا مكان واسع وغازينات وكافتريات مطاعم اكبر يبقى اكثر، يبقى ساعتين ثلاثه، من يبقى راح يكون دخل مردوده للشعب يصرف، بينما هسه دقيقه ساعه نص ساعه ويطلع. بەڕاستیم گەرمایە یعنی تاسیرەکە لەسەر جمەجۆری بازار لە هەمان کاشە قەیرانی دارایی هەیە. خەڵکەکە لەبەر زۆری لەبەری گەرماکە دەرناسنە دەرەوە ئەوەیە تانە مەسەلەکە تر گەرمایەکی عەجایە بە ماشەڵڵا زۆر گەرمە بازاڕیش چۆڵە. بازار هەیە ناڵێن نییە بازار بەس دنیا گەرمە عالم کشتی ڕۆژتەوە بۆ سیاحە بۆ هەولێر و بۆ سلێمانی بۆ شەقلەوە ئەقلەب عالم ڕۆژووە کاکە تەماشای ئێمە مەکە لێرەین چەند کەسێک ڕاوەستان لێرە